جەماعەت لەم راپۆرتەیە لەم سیمینارەیە عەفوو لاپەڕی یەکەم بڵێن تر باسی ئەوەکەین کە بە گشتی کلااود تەکنۆلۆژی چییە و لە دوو بەش پێک دێت کە پێک دێت لە کلااود کۆمپیوتینگ و لە کلااود ستۆرج کە لێرەیە باسمان کردووە. لێرەیە کلااود ستۆرج وەک ئەوە تا خۆی ئەڵێ ئسنشەلی ئەسیستەم، یعنی بە گشتی سیستەمێکە کە داتا ستۆر ئەکات لە ناو ئینتەرنێتدا لەسەر ئینتەرنێتدا کە هەروەکو ئەوە وایە لە ناو کۆمپیوتەرەکە تا سەیڤیکەی بەڵام پێویستی بە ئینتەرنێتە. ئێگزامپڵەکانی چییە؟ وەکو ئایکلاود، وەکو گوگل درایڤ، وەکو وەندرایڤ، هەروەکو لە سلایدەکەیەتی لەگەڵ مەجموعەتی شتی تریش. ئەم سیانی کە دامناوە لە کوردستانە مەشهورە بەناوبانگە بەربڵاوە، بۆیە ئەو نمونانەماندا ناو لە سلایدەکانی داهاتووشە باسییان ئەەکەین. کلااود کۆمپیوتینگ ئیش لەگەڵ کلااود ستۆرجاگە هەردووکیان پێکەوە کلااود تەکنۆلۆژی پێک ئەهێنن. کلااود کۆمپیوتینگ هەر بە ناوەکەی دیارە کۆمپیوتینگ ڤێربە، یعنی وەبەسی لە ئەو پرۆسەیە کە ڕوو ئەدات لە کلااود ستۆرجە لە کاتی داتا سیڤکردنا، لە کاتی ئەو داتایە کە ڕتریف ئەبێت واتە ڕسیڤ ئەبێت بۆ یوزەرەکە لە داتا سنتەرە و ئیتر مەجموعەیە شتی تر کە بەڕاستی زۆر ورد ئەبێتەوە، بەڵام ئەوە نەبەسە هەر بەپێی ڤێربەکە. وە خاڵێکی تریش ئەوەیە کە ئەها لێرە ئەم خاڵی سێمە ئەڵێ کلااود کۆمپیوتینگ زیاتر لەگەڵ کۆمپانیا و شوێنی فراوان و زەبەلاحدا ئیش دەکات، بەڵام کلااود ستۆرج تەنها ئیندیڤیدوەلیە، یعنی تاکە کەسیە بۆ نە تۆ لە ماڵەوە نە کۆمپانیات هەیە، نە ڕێکخراوە هەیە، نە شوێنێکی زەبەلاحە هەیە تا شتیتیا سیڤکەی، ئەوە تۆ زیاتر کلااود ستۆرج بەکارێنی. بەڵام کلااود کۆمپیوتینگ وەکو وابێ هاچۆڵی هەروەکو نێتوۆرکێ وایە، وەکو وابێ کۆمەڵێک کۆمپیوتەر پێکەوە ببەستیت یان کۆمەڵێک سنتەر یان داتا سنتەر تقریبان شتێکی ئاوا پێکەوە ببەستیت، وەکو چۆنەها لە کەناڵی NRT یان بۆ کەناڵی ڕوودا و ئەو شوێنانە تێرابایتیان هەیە و زیاتریش لە تێرابایت. ئەوە زیاتر بۆ چییە؟ بۆ چۆنی مینفریم، یعنی مینفریم هەموو پێکەوە ببەستی نەگەر داتا سنتەر. ئەوە زیاتر لە بواری کلااود کۆمپیوتینگایە، یعنی بە کورتێکی کلااود کۆمپیوتینگ فراوانە، بەڵام کلااود ستۆرج تاکە کەسی و ئیندیڤیدوەلی و نوتۆ بەکارێنین. ئەمەش هەر هەمان خاڵی یەکەمە، ئەمەی سێم، ئەم خاڵی سێمە تقریبان هەر هەمان خاڵی یەکەمە. باشە چینە سەر سلایدی سێم. لێرەیە باسی ناو بکەن، یعنی ئەوە تا هەر لێرەیە بە پێینەکە کردومە کلااود کۆمپیوتینگ ئەمە ڕێک هەر هەمان قسەکانی پێشووە ئەتوان دووباری بکەنەوە بە گشتی و بە شێوازێکی جیاواز. باشە ئەمەش لێرەیە باسی وشەی کلااود ئەکات کە زۆر گرنگە بیزانیت. ڕەنگە هەنێک کەس تۆ ئێستا لە ئەوروپا بڵێ کلااود تەکنۆلۆژی بە هەنێک کەس کە ئاشنا نەبووە بە تەکنۆلۆژیا و لەوانەیە بەلایەوە سیر بێت، بڵێ تۆ باسی چێکەی؟ باسی هەورەکەی، باسی کلااودەکەی چییەوە؟ مەبەستە لە چییە؟ کە هەڵی تەکنۆلۆژی مەبەستە لە چییە؟ یان کوردێک کە بۆم نەماوەیەکی تر ڕەنگە بوترێت تەکنۆلۆژیای هەور نەک کلااود تەکنۆلۆژی، ڕەنگە جا ئەگەر بڵێ هەور لە لای خەڵک هەبەسێ لێوە باسی چێکی بوون. جا لێرە باسی ئەو بکەن کە کلااود لەوە هاتووە تەشبیه کراوە، واتە شوێنراوە بە هەورەوە لە ئاسمان کە مەجموعەیە ئاو و بارانی لە خۆ گرتووە و لە وڵاتێکەوە لە بەلەدێکەوە بۆ بەلەدێکی تر، لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر ئەیگوازێتەوە و داتاکانی تۆش بە هەمان شێوەکو و بارانەوەیە. لێرە لە ستۆرج دەیتە یاتی واتە داتا خزمکراوەکان لە ناو ئەو هەورەیە. تۆ لێرەوە خەزنیەکەی خەیتە ناو هەورەی کە بە سەروی ماڵی خۆتانەیە کە لە کوردستانە، دوایی ئەو هەورە ئەچێ بۆ ئەمریکا. ئەمە تەشبیه کراوە بۆ ئەوە پێوترێ ڤیرچوەڵ سپیس، واتە ئاسمانێکی خەیاڵی. مەبەستی ئەوەیە. ئەوە بە گشتی وتم، ڕەنگە خۆشتان هەنێ ئیزاف وشت بڵێم. باشە لێرەیە بە گشتی باسی مێژووەکەی ئەکات. ئەڵێ لە 1963دا ئەمە مەرجیش نییە لەبەری بکەن، من ڕاستەکەی ڕەنگ نییە لەبەری بکەم ئەمەیان، چونکە مێژوو گرنگ نییە لە دەرسی ئایتی و لە بەشی خۆمانە. بەزەوەنە لەسەر سلایدەکە هەنێکی بخوێنەوە و هەنێکیشی لەبەر بکەن بە گشتی، یعنی بە کورتیەکەی زۆر چاو مەخەنە سەر تەلەڤە و چاویش زۆر مەخەنە سەر سلایدەکە، یعنی ئەتیادی 50-50. باشە لە 1963 ڕێکخراوی دارپا کە بەشدار بوو لە دروستکردنی ئینتەرنێتە $2 ملیۆن دا بە MIT
کە زانکۆیەکە لە کامبریج لە ئەمریکا کە هەموو زاناکانی تەکنۆلۆژیایان لەوێ لە خۆ گرتووە و تەنها کەسی زۆر زیرەک وەرەگرێ و زانکۆیە 2 ملیۆر دۆلاریان دا بە ئەو زانکۆیە بۆ دروستکردنی پرۆجێکتێک کە وا بکات زیاتر لە یەک کەس لەسەر یەک کۆمپیوتەر بەشدار بن باشە هاوتە لێرە ئەڵێ computer to be used by 2 or more people simultaneously يعني لە هەمان کاتە وابزان وشەکەشم بەغەڵەت وت ئەنجا دوای طبعاً ئەمە وردەکاری زۆرتری تیا لە مێژوە توان قسەیەش بکەن بڵێن ئەمە وردەکاری زۆری تیا پێویست ناکە هەمووی بخینە ڕوو لێرە چکە زۆر شت ڕوویداوە لەو ماوەیەدا زانایان تاقیکردنەوەیان کردو و ناوی زاناکان زۆرن کە بەشدار بوون و ساڵەکان و ئیترە شتانە بە کوشتەکەی ئاڵۆزە خاڵی دووەم ئەڵێ the word virtualization was used to describe this situation through the words meaning later expanded يعني لەو کاتەیە لەو سەردەمەیە لە ساڵی 60ەکان و 70ەکانە وشەی virtualization زیاتر بەکارێنراوە تا شتێکی خەیاڵی بەڵام دوایی لە سەدەی داهاتوودا بە تایبەت لە سەدەکانی داهاتوودا وشەکە مانایەکی تری لە خۆ گرت وەکەوە تاکە لە ساڵی 70ەکانە ئەڵێ وردە بڵاو بووە و دواییش ئێستاژ ینی لە بواری ڤرچوال مەشینە بەکارێنرێت کە وەکو کۆمپیوتەرێکی ڕاستەقینە کار ئەکات مەبەستی لەو بەرنامەی ڤرچوال بۆکس ڕۆمانەیە کە تۆ توانی سیستەمێکی ماک بۆ نمونە دابەزێنیت لەسەر سیستەمی ویندۆز کە ئەمەژەر سیستەمێکی خەیاڵیە بۆیە پێوترێت ڤرچوالایزیشن ئەم وردەکاری ڕەنگە شەهرام و ئاریان لی بزانن بەس بۆیەوە وردم کردەوە لەبەر زەینەب و ئاراس باشە ئەگەر هەر تێژ نەگەشتن دوایەتوان پێم بڵێن ئەنجە دوایەوە ئەم سیستەمی کە ئێستا لێرەیە باسم کرد ئەمەی کەوتم خەیاڵیە دوای لە نەوەکانە بەناوبانگ بوو پۆپیولەر باشە لە نەوەکانە بەناوبانگ بوو لە نەوەکان دوایی چی کرد دروستیان کرد گەشە پێدانیان بە چیدا بە مۆدرن کلاود کۆمپیوتینگەوەی کە لە سلایدەکانی پێشوە باسمان کرد واتە بە کورتیەکەی ئەم وشەی ڤرچوالایزیشنە یەکەم جار بەوە بەکارێنرا دوایی وردە بیریان بۆەوە چووکە وشەیەکی تر دابێنن بە ناوی کلاود کۆمپیوتینگ باشە ئەمە بە شێوازێکی زۆر گشتی بوو ئەتوان خۆتان ئیزافی بکەن یان هەروەکو ئەمە بڵێنەوە لێرە باشیەکانی ئەڵین باشیەکانی فلکسیبلیتی واتە سانە مامەڵەیی هاوشێن بەکاری نابوو سانە مامەڵەیی یعنی مامەڵەیەکی ئاسان و سانای لەگەڵ ئەکرێت بۆ منە تۆ بە کلیکێک هەتوانی وەمنە ئەو داتایەت لە داتا سنتەری وەمنە لە ئەمریکاوە کە ئەم داتایی تۆ سیف کراوە لێ بە یەک کلیکە توانی لە یەک سانیە بتوانی دای بزێنیتەوە ئەم داتایی خۆت لەناو کۆمپیوتەرەکە تا بەڕاستی ئەمە مامەڵەیەکی زۆر سانایە و زۆر ئاسانە وای لە هەموو شتێک کردووە کە هەموو کارەکانمان کردووە کە ئاسان بێت دیزاستەر ریکەڤەری ناوەکەی بەخۆیەتی ینی بگێڕی کارەسات واتە کارەسات ئەگێڕێتەوە بۆ نمونە تۆ کۆمپیوتەرەکەت لە ماڵەوە داناوە کۆمەڵێک داتای زۆری تایە بۆ منە من ئێستا هەر بە نمونە بیێنمەوە خۆم لە ناو مۆبایلەکەمە 23,000 پێشتر تقریبان 4 مانگ پێشەستا 23,000 ڕستمم پێ بوو ئەم 23,000 ئەگەر لە ناو ئایکلاودەکەمدا نەبووایە ئەگەر لە ناو مۆبایلەکەمە بووە هەرانە لۆکەلی بووە ینی ئۆفلاین بووە ئەوە ئەگەر بوون و مۆبایلم بکەوتایەتە بۆنە دەریاچەی دوکانیان بسووتایە یان بۆنە شتێکی تر ڕووی بایە بشکایە ئەو 23,000 ڕسمم هەمووی ئەسەرڕایەوە کەواتە یەکێک لە سوودە هەرە گەورەکانی کلاود کۆمپیوتینگ ئەوەیە کە بە هیچ شێوێک نافەوتێت هەرچەنە ئەگەری فەوتانی هەیە بەڵام ناڵین 100% بەس ئەگەر هەر هەیە بۆ و دوای لە دەسەدفانجەکانە لێرەیە باسییانەکەین لێرە باشە کۆلابۆریشن ناوی بەخۆیەتی ینی هاو بەش پێکردن واتە شێرکردن من بۆ نمونە هەر بۆنە ئەم سلایدەی کە نووسیمانە لێرەیە ئەم پرەزنتیشنە بۆنە ئاریان ئەیتوانی لە کلاود لە گوگل درایڤە لەویایە دای بنایە بیتوانایە بوونە پێرمشنی بە مندایە واتە ئیزنی بە من بدایە کە بتوانم لەسەری ئیش بکەم لە هەمان کاتە هەم خۆی ئیشی لەسەر بکە و هەم من ئیشی لەسەر بکەم کە بەڕاستی ئەمە کار ئاسانیکی زۆری کردووە بۆ ئەوانەی کە ڕێکخراویان هەیە یاخود پێکەوە ئیش ئەکان لەسەر پرۆژەیەک ئیکۆنۆمیک فاکتەر مەبەستی لە مەسەلەی ئابووریە اقتصادی وابزانم بە عەرەبی وابزانم مەبەستی لەوەیە بۆ نمونە کارەبا کەم ئەکاتەوە تێچوو کەم ئەکاتەوە تۆ بۆ نمونە
پێویست ناکات بچی هاردیسکێ بکڕی، پێویست ناکات بچی تێرابایتێ بکڕی، بەڵکو توانی بە شێوەیەکی ڤیرچوەلی لە یەک مانگە بۆ منە $10 یان $9 بدەی بە 1 تێرابایت بە ئایکلاود بۆ نمونە. تۆ 1 تێرابایت پارەیەکی زۆر ئەکات ئەگەر تۆ بچی بە هاردێ بیکڕی بۆ نمونە، یان بۆ منە کارەبا سەرف ئەکات، پێویست ناکات تۆ بچی کارەبا بۆ سەرف بکەیت و پارەکە هەر چەندێکیش بێ، ئەگەر کەمێکیش بێ گرنگەوێ کەمی ئەکاتەوە، بەڵام تۆ بەو شێوازە خەیاڵی کە تۆ ئەیکڕیت ڕاستە پارەی تێچێ، بەڵام خاڵەکانی سەریشەوە لە خۆی ئەگرێت، واتە هەم فلێکسبڵە، هەم دیزاستەر ریکەڤەرە، هەم ئەتوانی شێری پێ بکەیت. اینجا خاڵی تر syncing and updating ئەمەشەر تقریبان پەیوەندی بە خاڵی یەکەمەوە هەیە تقریبان، مەبەستی لەوەیە کە بۆ نمونە ئێستا من ماکەکەم ئایکلاودی لەسەرە، ئایفۆنەکەم ئایکلاودی لەسەرە، جا من ئەمە زۆر ئیشی پێکەم ئەم خاڵیان، من ئەگەر هەستمەم سلایدە باسکەم زۆر خۆش باسیەکەم، چکە من زۆر ئیش بۆواکەم لە ناو ماکەکەمە. بۆ نمونە نۆت ناو ئەپلیکیشنی نۆتەکەیە شتێک ئەنووسم ڕاستەوخۆیەتە ناو ئایفۆنەکەشمەوە، بۆچی لەبەرەوەی هەردووکیان هەمان ئەکاونت بەکارێن، هەمان درایڤ بەکارێن، واتە لە هەمان کاتە هەم سینکێکات و هەم ئەپدەیتیشە بێتەوە، کە ئەوە کاراسانێکی زۆری بۆ من کردووە. ئەگەر ئەوە نەبوایە ئەبوایە هەموو دەقەیەک لە دوای هەموو کارێک کە ئەنجامی ئەدەم لە ڕی فلاشە یان لە ڕی بلوتوزەوە هەموو دەقەیەک بمناردایە و بمناردایە لە نێوان ئەو ماک و کۆمپیوتەرەیە، ینی لەمەوە بۆ ئەوە باشیەکان بوو و خۆتان نەتوان بۆمە ئیزافەی بکەن هەروەکو سلایدەکانی پێشووتم، ڕەنگە من بە جوانی شەرحم نەکرد بێەوە جوانتر بیکانیان ئیتر بە کوتێکی فراوانە، بابەتەکان زۆر فراوانە. دیزەدڤانتەجز پەرفۆمانس وا بزانم مەبەستی لەوەیە کە من وابزانم ئاریان داینا وابزانم تەکید نیم، وابزانم مەبەستی لەوەیە کە ڕەنگە لە کارکەوتنێک ڕوو بدات، بەس بەڕاستی نازانم مەبەستی لە چێ، دوای ئینشاڵڵا باسیەکەین لە مێسج جۆم شتانەیە. سکیۆریتی مەبەست لەوەیە کە ئەگەری بۆ دانراوە، ها لێرە شتێکم باس کرد وابزانم لە ئیکۆنۆمیک فاکتۆرەکەی بوو، مەبەست لەوەیە کە ئەگەرێک هەردانراوە بۆ ڕوودانی کارەساتێک لەو وڵاتانی کە داتا سێنتەرەکانیان تیاخەزن لێ، بۆ نمونە وڵاتێک ڕەنگە یەک داتا سنتەری تیابێت نەیخست بێتە وڵاتێکی ترەوە، باشە بۆچی؟ چونکە ئەبێت ئەو داتا سنتەری کە لە وڵاتێکە بخرێتە وڵاتێکی تریشەوە بە هەمان داتا سنتەر و هەمان کۆمپانیا. بۆچی؟ چونکە ئەگەری ڕوودانی جەنگ هەیە، ئەگەری ڕوودانی حربێک هەیە کە ئەو داتا سنتەرە هەمووی بسووتێت، هەمووی وێران بێت، هەمووی تێک بشکێت. لایانی زۆرتریش هەیە لەو مەسەلەی سکیۆریتیایە، بەس ئەوەی کە ئێستا من حالیان لە بیرمە ئەو مەسەلەیە بوو، خۆشتان نەتوان وەکو وتم ئیزافەی بۆ بکەن. دیزەدڤانتەجێکی تر واتە خاڵێکی لاواز، نەک خراپ بڵێن خاڵی لاواز، خاڵێکی لاوازی تر ئینتەرنێت کۆنێکشنە، ینی تۆ بچی بۆ هەر شوێنێک بۆی ئەکسێسی ئەم داتایانە بکەیت، بۆی دەستت بگات بەم داتایانە پێویستت بە ئینتەرنێتە، کە ئەمە خاڵێکی لاوازە، چکە تۆ ڕەنگە لە دەشتێک بیت لە گوندێک بیت کە ئینتەرنێتی لێ نەبێ و شوێنە، لە کاتێکا تۆ هەرچی داتات هەیە کردوتە ناو کلااودێکەوە. ئەمەش خاڵێکی لاوازە کە لە هەنێ سەرچاوەدا باسکراوە. ئەمەش نمونەیەکی کلااود ستۆرجەکانە کە پێوترێن میدیا فایر، باشە لە کوردستانە زۆر بەکارێنرێت، ئەمە وێنەیەکی ئاریانە دایناوە، ئەچیتە سەر لینکەکە یەکەم جار ئەوە تا لێرەیەتیایەتی، باشە اینجا دوایەوەی کە چیتە سەر لینکەکە ئەم شاشەیە ئەکاتەوە، ئەم شاشەیە تۆ لە بەشی سەرەکیە کە فۆلدەرەکانی خۆتە، ها لێرەیەتیەک نووسراوە مای فۆلدەر لەویە ئەتوانی بۆ منە ڕسمیکی خۆتی تیادا بنی، بۆ منە ئەم کاتەمەی کاگاریانە لێرەیە لە ڕێی چیەوە لە ڕێی ئەپلۆدکردنەوە تقایك دەقەبزانم ئەپلۆد لێرە باوەتە لە ڕێی ئەپلۆدکردنەوە، ئەم ئەپلۆدە لێرە ئەتوانی تۆ بۆ نمونە فایلێک یان فۆلدەرێک یان زیپێکی تیا ئەپلۆدکەیت و ئەشتوانی بە هەمان شێوە داتا ئەم فایلی کە لێرە ئەپلۆد بووە ئەم کاک ئاریانە لێرەیە داونلۆدی بکەیت، یان بۆ منە شێری بکەیت، ئەها داونلۆدیەکەی یان شێریەکەی یان لینکەکەی کۆپی ئەەکەی کە بێ بە لینک و دوایی لە وێب براوزەرێکە ئەکرێتەوە و ئەمەی ئێرەش کاپاسیتی ستۆرجەکەیە کە لە ڕێی ئەم ئەپگرێدەوە ئەتوانی پارە بدەیت و ئەم 10 گیگابایتە زیاتر بکەیت.
ئەمەش نمونەیەکی خۆمە کە بەڕاستی زۆر بەکاریان و کارم تەنها بەمە هەڕوا من iCloud زۆر کاراسانی کردووە بۆ پرۆدەکتەکانی ئەپڵ وەکو آیفۆن و ماک بە دەرەجەی یەکەم لەگەڵ آیپاد وانەی تریش ئێستا لێرە یابوونە iCloud Drive لێرە ئێمە بەسی لە هەرچی ئەو فایل و زیپانەیە زیپ و فۆلدەر و فایلانە کە هەمووی ستۆر بۆ لە ناو دیڤایسە ئەپلیەکانی خۆت وەنەوتیش هەر وەکو لە ئەندرویدا هەیە مەبەست لە هەموو نووسینانەیە کە خۆت ڕۆژانەی نووسیت فۆتۆش بە ئەماشێ هەر ناوی بەخۆیەتی و ئیمێلیش عینیشت کۆنتاکت زۆر مویمە کۆنتاکت ئەوەیە کە تۆ ئەو هەموو پەیوەندیانی کە خۆت نووسیوتن ئەو هەموو ڕقەمەی کە داخلت کردو بۆ کاتی تەلەفۆن ئەو کەسانی کە ئەیان ناسیت و ئیشت پێیانە هەمووی لێرەیە ئەگەر داخلی بکەی یەکجار تەواوی ئەو کەسانی کە ئەیان ناسیت لە هەموو دیڤایسەکانی تر تا بەردەست ئەبێت هەروەکو لە خاڵەکانی پێشواوتمانە پەیجز بە ئەماشەوە هەر هەمان کاری وۆرد ئەکاکە من هەر تەنها لەسەر ئەوەی ئیشەکەم کینۆت واتە پرەزنتیشن هەمان کاری پاوەرپۆینتەکە بەڵام بە هەنێ تایبەتمەندی جیاوازەوە نمبەر عینیشت وەکو ئەگزڵ جا مەبەست لەوەیە لەم سلایدەیە هەموو فایلەکانی پەیجس و نمبەر و کینۆت و نووسینەکانی ناو ڕیمایندەر کە وەکو تودو وایە تودو لیست و نووسینەکانی ناو نۆت و تەواوی نووسینەکانی ناو کالندەر کە بۆ ناڵی فلان ڕۆژ بیرم خەرەوە بچم بۆ شوێنێک واتە ڕۆژمێرەمە هەموو ئەم نووسین و داتایانانە هەمووی لە ناو کلاود ستۆریجێکە پێوترێت iCloud باشە ئەمە وێب براوزەری سەفاریە ئەتوانی بنووسی iCloud.com و ئەکاونتێکی خۆت بکەیتەوە بە ناوی ئەم iCloud و شتەوە سلایدی داهاتوو باسی هەموو ئەو پلان و پرایسینگ واتە پارە و کات و ماوە و ئەو شتانە کات لەبارەی ئەو کلاودانەی کە باشترینن لە تەواوی جیهاندا ئەمە باسی کوردستان نییە بەڵکو باسی جیهان دەکات ئەم کلاودانە بەڕاستی من وەکو خۆم نەمبینیوە ڕەنگە ڕێکخراوە کوردیەکان لێرە بەکاری بێن وەکو کەناڵی پێیام و کەناڵی نارتی و کەناڵی ڕووداوانە کەناڵە گەورەکان ئەمە پێویست بە شەرح ناکا بەڕاستی ئێستا پێتان بۆتان بڵێم چکە هەر شتەکە دیارە کاپاسیتی بەزەوەنە باسیەکەم کاپاسیتی مەبەست لە ئەوەیە کە ماکزیمەم کاپاسیتیە واتە تۆ چۆنڵێ ئەوە توانای ئەوەنەت هەیە بیکڕی یانی ئێستا بوومە لە ئایدرایڤە توانای 10 تێرابایتە هەیە بیکڕی توانای 10 تێرابایتە هەیە بەڵام ئەگەر پارە نەیت 5 گیگابایتە ئاات هەیە بە خۆڕاییان و سافری ستۆرج باشە ئەمە هەر ئەوەنە بەسە ئەمەش هەر بە هەمان شێوە ئەمە هەرە بەناوبانگەکانن لە کوردستانە کە بەکارێنجن ئەم مۆزوعاش لێرەیە هەر هەمان شتیەوەی ترە کە باسم کرد باشە ئەمەش لێرە ئەمە لێرە ئەمەی کە کردومەتەوە PDF بۆیە ناتوانم بەڕاستی لێ بدەم بەزەمەر ئەنیمەیشنێکە لە کاتێکدا کە گەربەر هەر کامێکتان کەوت ئەتوان باسی بکەن و لێ بدەن لێرە بۆم ناچیتە سەر وبسایتی mediafire.com کە لەم سلایدەیە باسمان کرد لەم سلایدەیە mediafire.com منە فایلێک سیڤەکەی ئەچێتە ناو ئینتەرنێتەوە بە کەیبڵ و بەو هەموو شتەیە ڕات بۆ داتا سنتەرێک کە ئاشتانین پێ بڵین سێرڤەر باشە سێرڤەر لە سێرڤەوە هاتەوەتە خزمەتە ئەکات بەدڵی خۆت تۆ فایل سیڤەکەیت و ئەویش تۆ کاتێ پێی بڵێ و فایلم بۆ دەستکاری کە یان بۆم داونلۆدکە یان بۆم فلان و فیسارکە ئەو بۆت ئەکات و وەکو خزمەتکارێکە بۆت ئەمەش لێرە بڵم ئاریان وتی ئەمە ڤیددیۆکەیە باشە ڤیددیۆکە دوایی سێری بکەن بۆتانە نێرم بە لینک ئەمەش هەموو ئەو سەرچانەیە کە بەکارمان هێناوە و تاو هەرچێک تێنەگەیشتن پێمان بڵێن باشە